بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بیسەرانی ئازیز سڵاوی خۆی گەورەتان لێبێت لە دیدارێکی تایبەت بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەین بە دەرفەتی ئەزانین قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ لە ژیانی ئێمەی موسڵماناندا بکەین بە تایبەتی میلەتان و گەلانی موسڵمان ئەویش پیرۆزیەکانن. دەمانەوێت لەم بەرنمەیە ڕوونی بکەینەوە پیرۆزیەکان چین لە عینی پیرۆزی ئیسلامدا چێ پیرۆزیەکانمان بۆ دەستنیشانەکات. ئایا پێوەری پیرۆزکردنیان چییە؟ پێویستمان بەوەیە بەڵگەیەکی زانستیمان لە نێو دەستا بێ؟ ئەوانە چێن کە پێمان دەڵێ ئەم شتانە پیرۆزگەلێکن یاخود پیرۆز نین؟ ئایا پێویستان بە کەسانی دەرەوەی بازنە ئیسلامیەکە هەیە وەکو کەسانی ئەکادیمی پێمان بڵێن ئەمانە بەم پێوەرانە پیرۆزن یان پیرۆز نین؟ کۆمەڵێک شت وە کۆمەڵێک مەفرەدە هەیە لەم بەرنمەیە بە پشتیوانی خی گەورە لەگەڵ میوانە ئازیز و خۆشەویستەکانمان دەردەشە و گفتوگۆیان لەسەرەکەین. میوانە بەڕێزەکانمان بەڕێز مامۆستا عەبدولهادی عەبدوللەتیف زانای ئاینی و بەڕێز مامۆستا سیامەند ئەحمەد ڕەشید زانای ئاینی بە گەرمی بەخێر هاتنیانەکەی. جەنابی شان و بینەران و بەخێر بێن سەرچاو خۆشحاڵتان کردین. مامۆستانی بەڕێز مامۆستایی بەڕێز بابەتێکی زۆر هەستیار و گرنگ هەیە. هەمیشە گەلانێک ئەگەر بەگشتی وەریگرین لە هەر دیانەتێک بن جۆرێک لە بابەتی پیرۆزیان لەلایە بە تایبەتی ئێمەی موسڵمان کە لە ناو باسنە ئیسلامیەکەیە مەبەسمانە قسەی لەسەر بکەن. ئێمەی میلەتانی موسڵمان و گەلی کورد بە تایبەتی کۆمەڵێک شت لە لامان پیرۆزن. پێشەوەی بین یەکەیەکە گفتوگۆیان لەسەر بکەین ئەوەندەی دەرفەتمان هەبێ پێمان خۆشە بزانین پیرۆزیەکانی ئەم دینە چین چۆن دیاریەکرێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سپاس بۆ جەنابتان و بۆ بیسەران و بینەرانی ئەم بەرنمەیە. دیارە پیرۆزیەکان وەکو جەنابەت فەرموون لە هەموو دینەکانە خوای گەورە کۆمەڵشتی دیاری کردووە. خۆی هەروشەی تەقدیس یعنی بەمانەی بە پاکڕاگرتن و بە بێعیب سیرکردن و بە گەورەگرتن دێت. بۆیە مەلایکەتەکانیش بە خوای گەورەیان فەرموو وەنوقەدیس لەک، ئێمە خوایە تۆ تەقدیسەکەین بە پاک ڕائگرین لە هەموو عیب و نوقسانیەک. وەخوای گەورە کاتێ باسی شوێنە بڵێن موبارەک و پیرۆزەکانەکات بە هەمان شێوە زانەکان فەرمیان تەقدیس و تەطهیر و موبارەک و ئەمانە نزیکن لە یەکەوە ماناکانیان. شتێکە موبارەک یعنی پیرۆزە، شتێکە متاهەرە خوا بە متاهەری و بە پاکی دروستی کردووە هەر ئەچێتە بابی پیرۆزیەوە. بەڵام تر پیرۆزیەکان دەرەجەیان هەیە. ئێمە تەقدیسی خوای گەورە ئەکەین، بەڵام تەقدیسی خوا جیاوازە لە تەقدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تەقدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم جیاوازە لە تەقدیسی هەندێ لە شوێنەکان لە شوێنە پیرۆزەکان. وشەی مقدس زیاتر بۆ سێ شوێنە مبارەکەکە بەکار هاتووە کە مەکە و مەدینە و بەیت المەقدیسە. لەبەرەوانە شوێنی هاتنە خوارەوەی وەحین، شوێنی لە خۆگرتنی پێغەمبەران و هەوڵ و کۆشی پێغەمبەرانن کە پێغەمبەرانیش دوجار کۆمەڵی کەس بوون هاتوون بۆ خزمەتی بەشەریەت، هاتوون بۆ ئاوەدانکردنەوەی زەوی. بۆیە ئەو پیرۆزیان لە ئەنجامی کار و چالاکیەکی گەورەی تەمەنێکی دوور و درۆژەوە وەرگرتووە، هەم لە خزمەتی ئینسانەکان هەم لە خزمەتی وڵات و نیشتیمانی. بەڕێز ئەم پیرۆزیانە جۆرێکە لە عەقیدە و بیر و باوەڕ لای تایشی موسڵمان یان لە دەرەنجامی زیادە ڕەویکردن دروست بوون؟ ئەوانەی کە نەسی قورئانی لەسەرە یاخود نەسی حەدیثی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم، ئەوانە دیارە شتانێکن پەیوەندی بە بیر و باوەڕەوە، چکە دین بۆ ئەوە هاتووە ئەو شتانەی بە عەقڵ ئینسان بە گەورەی ئەزانێ و گەورە نییە بۆی ڕاستەکاتەوە. ئەم شتانە قابیلی ئەو گەورەکردنە نییە. ئەو شتانش کە خۆی گەورەیە لە ئاستا و ئینسان عەقڵی پێناشکێ یاخود زۆر بیری لێ ناکاتەوە یا زۆر گرنگی پێنادە، دینەکان هاتوون پێ بڵێن ئەم شتە پیرۆزە، ئەم شتە گەورەیە، ئەم شتە بە پێوەرە دنیاییەکان وەکو جەنابە فەرموو
ناچێتە ژێر ئەو پێوەرە زانستیانی کە مرۆڤ دایناوە. بۆیە یعنی تۆ کابرا سەیرەکە مەکە و مەدینە شوێنێکن احتیاجی وەکو شوێنەکانی تر، بەڵام ئەوەی کە ئەچێ بە ئیمانێک و عیبادەتەکە یان ئەوەی کە بە دوای ڕاستیە ئەگەڕێ حتا لە دینەکانی تریش کاتی ئەچێتە ئەو شوێنانە هەز بە شتێکی تر ئەکە، هەز بە وجودێکی تر ئەکا لەو شوێنانەیە، هەز بە هێزێکی تر ئەکا لەو شوێنانەیە کە لە شوێنی تر هەد وجودی نیە ئەو هێزە. بۆیە ینی پیرۆزیەکان سەرچاوەکانیان ئەوەیە قورئانە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پیاوچاکانی ئەم ئومەتە. بەڵام دیارە ئینسان عادەتەن هەرخۆشی ئەگە پیرۆزی ڕاستەقینەکان نەناسێ کۆمەڵی پیرۆزی بۆ تر بۆ خۆی دروستەکە. بۆی ئیسلام دینەکان ئیسلام و دینەکانی تریش هەر ئیشیان لەسەر ئەوە کردووە کە ئینسان ئەو شتانی شایستەی پیرۆزین تۆ پیرۆزیانکەی، ئەو شتانی کە ئەکرێت یعنی پیرۆزیەکەیان بە پێی هەندێک پێوەری تر بێ ئەوانە ناچێتە بابی ئەو پیرۆزیانەی کە ئینسان ینی زۆر زۆر لە خۆی مهم بکە یاخود پێی وابێ کە ئەو شتە قەت غەڵەت ناکە. یەکێک لەوانە ئینسانە، یەکێک لەوانە ئینسانەکانە، یعنی حتا پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەم کافرەکان پیاون و ئێوە بەشەرن، هەم خوای گەورەش فەرمێتی ئێوە بەشەرن، بەڵام کە خوا فەرمێتی ئێوە بەشەرن صفەتێکی بۆ زیاگرۆ ئەویشکەوە وەحیتان بۆ دێ، یعنی بەشەریەکەن بەڵام لە ئەخلاق و لە ڕەوشت و لە هەسوکەوت و لە خزمەت و لە جوڵایە یعنی لە ئاستێکی بەرزان، بەڵام ئینسانی کافرکەوتێتی ئێوە بەشەرن بە صفەتێکی نەقص سەیری کردووە. بەڵام خوای گەورە لە هەردوو حاڵەتەکەیە ینی مەجالی بە کافرەکان داوە بەکردەوە بە پێی زەمن بۆیان دەرکەوێت کە ئەم پیاوە بەڕاستی ڕاستە بەشەرەوەکو ئێمە، بەڵام کۆمەڵێ صفاتی و تایبەتمەندی هەیە کە بەڕاستی لە قووەتی ئێمەیانی. بەڵێ زۆر سپاس مامۆستا بەڕێز. مامۆستا سیامەن ئەکرێ پێمان بڵێ مەسەلەن ئێمە چۆن پۆلێن بکەین و مامۆستای بەڕێز فەرمووی جۆرێک لە پۆلێن بەندیمان لە تەنان لە پیرۆزیەکانیش هەیە، ینی ئەکرێ ئێمە بە دیار چێوە ڕاوەستین پێمان بڵێ ئەمانە پیرۆزگەلێکن و پیرۆزن و بۆچی پیرۆزن و کێش بۆی نییە پیرۆزیەکان بسڕێتەوە و پۆلێن بەندی بە ئێمە بکات. بەڵێ سەرەتا بە ناوی خۆی پەروەردگار درود و سەڵاوات بەسەرجانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم شوێن کەوتوانی هەتاکو ڕۆژی دوایی. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەران و بیسەران لە کەناڵی بانگەوازی لە کەناڵی ئاسمانی پەیام و دەستخۆشیش لە جەنابتانەکەین کە ئەم دەرفەتەتان بە ئێمە ڕەخسان بۆ ئەوەی کە بتوانین لێرەوە ئینشاءڵڵا سوودێک بە مسلمانان بگەێنین. دیارە مامۆستا عەبدولهادی ئیشارەی جوانی بە مەسالی تەقدیس و قەداسەت و ئەوانە کرد. مامۆستای خۆشەویست دیارە ئەوە معلومی هەموو لایەکمانە ئێمە بۆ تەقدیسکردنی کارەکان ئەبێ بگەڕێنەوە بۆ پێوەری قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە لە حەقیقەتە ئەگەر ئێمە تەقدیس لە دینداری دوور بخەینەوە ئەتوانین بڵێن دینداری و عیبادەت هیچ مانایەکی بۆ نامێنێتەوە. ئێمە بەچی ئەو شوێنانە تەقدیسەکەین، بەچی مزگەوت تەقدیسەکەین، بەچی قورئان تەقدیسەکەین، مەسەلەن بەچی خوای پەروەردگار تەقدیسەکەین. طبعا ئەمانە هەمووی بە دەقی فەرمایشتی خوای پەروەردگار و بە دەقی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوونی کردوێتەوە، فەرمێ بۆ ئێمە مسلمانان هەتاکو ڕۆژی دوایی ئەفەرمێ دوای خۆم دووشتم بۆ ئێوە بەجێهێشتووە، ئەگەر ئێوە دەستی پێوە بگرن لە هەموو سەردەمانێک و کات و ساتانێکە ئێوە سەر لە شێوا و سەرگەردان نابن. ئەویش کتابەکەی خوایە و سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەواتە ئەو کەسانەی کە تەقدیسی کار و کردەوەکانەکەن پێش هەموو شتێک ئەم مەسائلانە لای ئێمە ئەمە تەعەبودیە، ئەمە پەرستشیە، یعنی ئێمەش خوای پەروەردگار ئەمری پێکردووە پەیوەندیان بە بیر و باوەڕەوە هەیە بە تەئکید، چونکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. ئەمە ئاشکرایە کەواتە خوای پەروەردگار کە تەقدیسی مزگەوتەکە و ئەن المەساجد لله، من لەم ڕوانگەیەوە تەقدیسی ئەەکەم، من لەم ڕوانگەیەوە تەقدیسی حەج و مەشعەری حەرام و ئەمانە ئەەکەم کە بە پێوەری خوای پەروەردگار تەقدیسی کردووە یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەقدیسی کردووە. کەواتە بەگشتی پێوەری ئێمە بۆ پۆلێنکردنی
پیرۆزیەکان بۆ دیاریکردن و بۆ دیاریکردنی ئەگەڕێتەوە یەکەمین شت بۆ لای خوای پەروەردگار و پاشان دوای خوای پەروەردگار و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە بۆ خەڵکانی ئەهلی ذیکر فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. کەواتە ئەهلی زیکرەکان لای ئێمە کێ ئەگەێنن ئەو کەسە پسپۆڕانن کە لە بوارە ئاینەکانە لە ئیختیساسی خۆیانە قسە لەسەر شتەکانەکەن. ئێستا ئێمە بۆمان نییە لە بواری پزیشکی و قسە لەسەر پزیشکی و تەبابەت بکەین بەڕاستی داو دەرمانێ بکەین. لە بە هەمان شێوەش پزیشکێک لە خۆیەوە یان احترامەن مهندسێک لە خۆیەوە بۆی نییە بێت لە بوارە ئاینەکەیە قسە بکە کە پسپۆڕ نەبێتیایە پێمان بڵێ ئەمە پیرۆزە یاخود ئەو تەقدیسی شتەکانوان بۆ دیاری بکە. بەڵێ مامۆسای بەڕێز با ئێمە لەسەر چەمکی پیرۆزیەکە ڕاوەسین کە شتێک پیرۆز بوو یا پیرۆز نەبوو چەمکی پیرۆزی کە درایە پاڵشتێک یان شتێک چی تایبەتمەندێکی بۆ دروستەکە چی دەلالەتێکە گەیەنێ پیرۆزی و مقدسیە و شتە خۆی ئەم پیرۆزیانە وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد ئەمە مەسائلێکی عەقیدی و تەعەبودیە لە ڕووی موسڵمانێتیەوە کە ئێمە سەیرەکەین چونکە ئێمە شتێک بە پیرۆز ئەزانین کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پیرۆزیان دانابێ مەسائلی ئەم بڵێن ئەم پیرۆزکردنی شتانە لە ژیانی ئینسانە لە ژیانی تاچی موسڵمانە بیر و باوەڕی دامەزرێنێ ئینسانەکان دڵخۆشەکە تۆ کاتێک کە ئەچی بۆ مزگەوت ئەو نوێژ و تاعەت و عیبادەتانە ئەنجامە دەیت ئەزانی هەست بە چی ئیمانێکەکەی یعنی چی حتى ئەو کەسانەی کە خوای گەورە لە قورئانە کە باسییانەکە الذين كفروا إن الذين كفروا يعني الذين كفروا يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام والنار مثوى لهم بۆ حکمەتەکەی چییە ئەمانە هەست بە فەراغێکی زۆر گەورە ئەکەن لە ژیانی دنیایاندا بە نەبوونی ئەم قەداسەتە بە نەبوونی ئەم پیرۆزیە بە ئەنجام نەدانی بە دەمەوەچوونی ئەم پیرۆزیانە بۆیە سەیرەکەی ئەم ئیمان لە ژیانی ئینسانە پتەوەکە و عەقیدە و دامەزراوەکە و ئەم بە پیرۆز ڕاگرتنی ئەم شتانە وا لە تۆکە کەوا تۆ باڵانس ڕابگری لە ژیاندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکە فەرمی عەجەبا لأمر المؤمن فإن أمره كله له خير فإن أصابته ضراء صبر فإن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء فصبر فكان خيرا له يعني أم بيروزيانا ولا إنسانك كباوري بإيشكي خوش بيه وعقيدي دا مزراوكا ولا روي درونيشي وزور حسب دلخوشي وفراحت بكا وەکو باسمان کرد ئەو کەسانەی کە بێدینن کە خوای گەورە لە قورئان ئاماژەی پێ کردووە فەرمی ئەوانەی کە بێباوەڕن ئەخۆن و ئەخۆنەوە لە ژیانی دنیایاندا بەبێ ئەوەی هیچ مەبدەئێک و ئەساسیاتێکیان هەبێ بۆ ژیان بەبێ ئەوەی هیچ بیرکردنەوەیەکیان هەبێ لە دوا ڕۆژ مەقاصیدی خۆی نازانێ هەدەفی ئەو چییە لە دنیاە بۆچی هاتۆتە سەر ساحەی ژیان وازانێ ئەم دنیاە بۆ ڕابواردن و بۆ کۆمەڵی مەسائلی خۆشی و ڕفاهیە هاتووە ئیتر بەجێ بێڵێ و تەواو نە تۆ مهمەیەکی زۆر گەورە لە پشت دروستکردنی تۆ هەیە کە پێویستە ئینسان بیزانێ ئەویش بریتێ لە عیبادەت ئەم لەززەتانەیش لەو عیبادەتانەیە ئینسان ئەیبینێتەوە و کە بە پیرۆزی بزانێ کە تەقدیسی بکە چونکە تۆ دائیمەن ئەگەر تەقدیسی شتێنەکەی وەکو پێویست ڕێزی لێ ناکری ئەگەر کەسێکت لا پیرۆز و کەسێکت لا بەڕێز نەبێ تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلا کەسێک شخصی لە حاڵی دنیاە تۆ میوانێکە ئەگەر کەسەکەت لا بەڕێز نەبێ و کەسەکەت شخصیەتێکی گرنگی لات نەبێ وەکو پێویست گرنگی پێ نادەی بۆیە بەڵام ئەگەر کەسەکە خاوەن شخصیت بوو خاوەن مەکانەت بوو بەڕاستی گرنگی بەخۆتە دەی و گرنگی بەویش ئەدەی و ئەو کاتە تۆ وەکو باسمان کرد هەم لە دنیاە لە ڕووی ئیمان و عەقیدەوە دامەزرا و چەسپاوە بی وازانی چیەکەی تو چی ناکەی وازانی تۆ بۆچی هاتوویتە سەر ساحەی ژیان بەڵام ئەگەر کەسێک ئەمانەی نەبوو ئەوە پەنا بە خوای پەروەردگار لەوانەیە وەکو خوای پەروەردگار کە ئاماژەی پێکردووە بەل هوم ئەضەل پەنا بە خوای پەروەردگار لە قاڵبی ئاژەڵ و حەیواناتیش ئەچێتە خواردتر دا ئەبەزێ بۆ
لەبەر ئەوەی وەکو باسمان کرد نازانێ مەقاصد و هەدەفی لە ژیانە چییە کەواتە پیرۆزیەکان لە ئینسانە ئەو گرنگیانە بە ئینسانە بەخشن کە لە دنیاە معنەویاتی بەرزەکاتەوە ئیمانی چەسپا و دامەزراوەکە و شخصانی مەسەرەن تۆ باوەڕت بە خوا و پیرۆزیەکەی هەبێ بەڵێ باوەڕت بە پێغەمبەر و پیرۆزیەکەی هەبێ قورئان و پیرۆزیەکەی هەبێ چ هێزێکت پێ بەخێن معنەویەن بالفعل ئەو کەسانەی کە ئێستا ئێمە کە لە ڕووی بڵین دینداری و مسلمانێتی و ئێمە ناوێنین عەقیدە بیر و باوەڕ ئیمان مەسەلەن بەڵام خەڵکێکی تر پێڵێ مەبدەئی خەڵکێکی تر پێڵێ مەبدەئی سەتۆ حتا لە چوارچێوەی ئاینی ئیسلامیش ئەگەر بچینە دەرەوە ئەو کەسانەی کە لە پێناوی مەبدەئی خۆیە تێ ئەکۆشێ مەسەلەن گرنگی پێدا زۆر ئامادەیە خوێنی خۆی بڕژێنێ لەو مەسەلەیە بۆیە پێوترێ کەسێکی مەبدەئیە چاولەیە بەڵام عەقیدە و بیر و باوەڕیش لە لای ئێمە لای تاچی مسلمان ئەو گرنگیەی هەیە کە پیرۆزیەکان وای لێ ئەکا کە بە شێوازێک ئەم مەبدەئە لە ناخیا دروست بکە وەکو چۆن ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە ئازاریانەدا و کە سژنیانە کرد و کە بێتاقەتیانە کرد لە سەردەمی خۆیان ئەم مەقولە جوانی هەبوو ئەی فەرموو سجنی خەلوەتون ونفي سياحة وقتلي شهادة فماذا يفعل بي الأعداء أي فرمو أجر سجنم أكن أو السجن بو من خلوة قاية أجر نفي أكن أو النفي دربدرم أكن أو دربدري بو من قشتو سياحته أجر أيشم كوجن أو لبيناي خواي پروردگار أو من شهيدم أما مبدأ الإنسان دروستك أما أنا هموي لبينا وكم لبيروزياني أنك بتأكيد بله مامۆستا عەبدولهادی تایبەتمەندی و کاریگەری ئەم پیرۆزیانە ئەم شتێ لە پیرۆزەی کە لایەنی پیرۆزی ئیسلام هەیە و ئێمە عەقیدەمان پێیەتی چی دەبن لەسەر تاکی مسلمان بەڵێ دیارە ئەگەر لە خوای گەورەوە دەست پێ بکەین کە ذاتە مقەدەسەکەیە دیارە ئینسانی مسلمان کە بڕای بەوە هەبوو خوای گەورە واجبە تەقدیسی کەی سبوح قدوس رب الملائكة والروح یۆڕایەڵیەکەت یۆڕایەڵێکی بێسنوور و هەروەها خۆشەویستیەکی بێسنووری بۆ خوا بێ جەلە جەلالو و ئەو شتانەی کە نەفسی حەزی لێیەتی لەبەر خاتی خوا وازی لێ دێنێ کە زۆر جار ئەو شتانە زەرری بۆ دەوروبەر هەیە کە خوای گەورە حرامی کردووە بۆیە ئینسانەکان لەوەتەی کە خوا دینی بۆ ناردوون و خۆیان بە مقەدەس زانیوە سەیرەکەی ئینسانانە پێویستیان کەمتر بە هێزێک هەبووە کە لە دەرەوەی خۆیان بیان ترسێنێ بەڵکو هێزێکی ناخۆییان هەبووە کە وای لێکردن و کە ئەم ئینسانە چاکەکار بێت لە هەموو دنیاشە ئێستا وڵاتانی کە لە خەمی وڵاتەکەیانان زۆر گرنگی بە ئاینەکانە دەن چونکە ئاین ئینسان وا لێکات بەهۆی ئەو پیرۆزیانەوە زۆر شتی تر زۆر سنوور هەیە نەیبەزێنێ زۆر مافەیە پێشێلی نەکات یان ئەگەر تووشی هەڵەیەکیش بوو زوو بگەڕێتەوە کە ئەمانەشتی زۆر گرنگن بۆ ئینسان ینی ئینسان ئەگەر بیەوێت وڵاتێکی ئارام دروستکە خێزانێکی ئارام دروستکە کۆمەڵگەیەکی ئارام دروستکە پێویستی بەوەیە بڕای بەم پیرۆزیانە هەبێت چونکە کاتێک کە تۆ خوا ئەم پیرۆزیانی بۆ من دیاری کردووە تۆ سیرەکەی بیر لەوە ئەەکەیتەوە هەندێک شتێ خوا بەجێ هێشتۆ بۆ عەقڵ و هۆش و هیزری ئێمە کە لێکۆڵینەوەی تیا بکەین کە بزانین چەندێ سوودی هەیە چەندێ زەرری هەیە هەندێک شتیشەیە خوای گەورە بۆی دیاری کردوین بەبێ لێکۆڵینەوە حساب کە 100 ساڵ 200 ساڵ 1000 ساڵ لەمەوە پێش مسلمانان ئاوی زمزەمیان خواردوێتەوە هەر لەبەر فەرموودەکەی پێغەمبەر سەڵ کە فەرمێتی شیفایە بۆ نەخۆشی وەکو دکتۆرەکە فەرمێ جیاوازی شیفا و عیلاج یا شیفا و دەوا جیاوازە چونکە جایوا دەوا ئەخۆی شیفای پێوە نییە جایە بەبێ دەوائیش بە شتێکی بەستی شیفا و بۆیێت بە دوعایەک شیفا بۆ دێ بۆیە جیاوازی هەیە نابێت تێکەڵیکەی بڵێ وەڵا ئاوی زەمزەم حەبی زەخت ناگرێتەوە بە تاکید جێ ناگرێتەوە پێغەمبەری جوای نەفەرمووە بەڵام لای ئێمە شیفایە بەڵام لای ئێمە شیفایە بۆ لەبەرەوەی ئەم ئینسانە هێزێکی مەناعی بۆ دروستە بێت بۆیە ینی ئەو پیرۆزیانی کە لای ئێمە هەندێک شتەیە بە پاک ڕاگیراوە بۆ نەو ئاوە یا ئەو شوێنانە بە پاک ڕاگیراوە فعلەن ئەو کەسێک کە ئەچێتە ئەوێ جیاوازی ینی گۆڕانکاری بەسەرادێ ئەگەر نمونە باس بکەین لەوجێ سەدان نمونە هەبێ خەڵکێکە بوون زۆر ینی لە بەرامبەر دینە
هەڵوێست و قسە و بێروبۆچوونیان جیاواز بوو کاتێک چوونەتە ئەو شوێنە و گەڕاونەتەوە ئینسانێکی تر بوون ئەنی خەڵگەی لەو پەڕی چەپەوە کاتێک چۆتە ئەو شوێنە و گەڕاوەتەوە گۆڕانکاریکی زۆر بەسەر ژیانی هاتووە ئیتر نەک لە وڵاتی ئەمە لە زۆربەی وڵاتانی دنیاوە یعنی ئەمەش مەشهەدێکی گەورەیە کە ئێستا لە عالەمە ئەبینرێت دوای کۆڕۆنا ئەوان پێیان وابوو دوای کۆڕۆنا ئیتر مزگەوت الحەرام چۆڵە بێت دوای کۆڕۆنا مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆڵە بێت دوای کۆڕۆنا ئیتر خەڵک خۆشەویستی بۆ بەیت المەقدس دوای ئەو هەموو شتە بە ناوی عەرەبایەتی و بە ناوی ئەمە دروست کرا خەڵک خۆشەویستی بۆ بەیت المەقدس کەمە بێتەوە بەڵام بەعەکسەوە لە دوای کۆڕۆناوە خەڵک گەرم و گورتر بووە سەفەرەکانی عەمرە زیاتر بووە خەڵک زیاتر هەمووی بەڵگەیە لەسەر باسی ذاتی پەروەردگارت کرد بەدەر لەو جەلە جەلالوه پێغەمبەر و قورئانی پیرۆز ئایا ئێمە شتی دیکەی پیرۆزمان هەیە جۆرێک لە جۆرەکان هێزمان پێ ببەخشن و ڕەوایەتیان هەبێت لە پیرۆزی بەڵێ خۆی یەکێک لەو شتانە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە مسلمان ئەڵێ صدق الله العظیم خوای گەورە خۆشی ئەفەرمێ قل صدق الله ئەی محەممەد صلی الله علیه و سلم بڵێ خوای گەورە ڕاست ئەفەرمێ بۆ لە بەرامبەر ئەو کەسانەیە کە ئەڵەن کاکە ئەم شتەوانیە تۆ وەکو جەنابە فەرمووی ئەم شتانە ئێمە لە دین وەرمانگرتووە لە خوای گەورە وەرمانگرتووە بۆیە لە ئیسلامە ئەو شتانەی کە ئەوترێ یا سەرچاوەکەی قورئانە کە گومانیتیانە یا سەرچاوەکەی فەرموودەی صحیحە باشە کاتی ئینسان ئەمەی بەلاوە پیرۆز نەبوو ئەچێ کۆمەڵە شتی تر پیرۆزەکە بەلای خۆیەوە کە لەو چێت تۆ گاڵتە پێبێ ینی جاری وایە هەندێک لەو کەسانەی کە باسی عیلم و زانست دەکەن ڕێز لە هەندێ ئاین و ئاینزای تر ئەگرن کە کۆمەڵە شتی تایە لەوە چێ ئەگەر لە ئیسلامە بووایە ئەو شتانە جێگەی گاڵتە و هینی ئەوان بووایە بەڵام کاتێک ئیسلام شتێکی واقعی پێڵێ پێ دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم پیرۆزە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسایەتیەک بووە سیفاتە گەورەکانی وای لێ کردووە نەک دۆستەکانی تێگەی کە ئەبوو سوفیان لای هێراقل باسی کرد نەک دۆستەکانی بەڵکو دوژمنەکانیشی شایەتیان بۆ داوە دوژمنەکانیشی ینی حەقیقەتی کەسایەتی ئەو کەسان نەتوانیوە ئینکاری بکەن بۆ لەبەر ئەوەی کە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ پیرۆزیەکان لەوە وەرگرتووە کە شوێنکەوتەی دین بوون کە ملکەتی دین بوون و پاشانیش وەکو واقعیش لەناو خەڵکە کەسایەتێکی جیاواز بوون ئێستا شوعەیب پێغەمبەر ئەو هەموو تاجیرە فاسدە هەبووە تیجارەتیان بە هەموو شتێکەوە کردووە ئیستیغلالی وەزعی خەڵکیان کردووە ئیستیغلالی بازاڕیان کردووە بەڵام ئەم تاجیرێ بووە ینی واقعەکەی پیشانی خەڵکاوە پیشانی ئەوەی داوە کە ئینسان بە پارەی زۆر دەوڵەمەند نابێت بەڵکو بە پارەی چاک دەوڵەمەندە بێت ئینسان ئەتوانێت بە خۆشەویستی فەقیرەکان دەوڵەمەند بێ ئینسان ئەتوانێت بە یارمەتیدانی خەڵک دەوڵەمەند بێ ئینسان ئەتوانێت بە دەوڵەمەندیەکەی پەیوەندی بەوە هەبێ کەسایەتیەکی خۆشەویست بێ لەناو ئینسانەکانی دەوروبەر ینی دەوڵەمەندی تەنها پارە و سامان نییە ئەکرێ پارە و سامان جای وایە لەناو خێزانەکەی خۆتان ناشیرینەکە بەڵام ئینسان بەو ئەخلاقە جوانی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ موسا پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ یوسف پێغەمبەر ینی بەچی پیرۆزیەکەی وەرگرت لەنا ئەو خەڵکی و کاتێ ئەو شتە تەحمل ناکرا ینی تەسەوری ئەوە ناکرا کەسێک بەم هەموو گەنجی و جوانیەوە بتوانێت لە بەرامبەر ئەم فیتنانەیە بوەستی بەڵام ئەو نمونەیەکی گەورەی پیشاندان نەک لەوەی کە ئینسان ناتوانێت ینی خۆی لە زینا پارێز بەڵکو پیشانیدا کە ئینسان نتوانێت نفسێکی ئەوەندە بەهێزی هەبێ تەنانەت کە بوو بە سەرۆکی وڵاتی ڕاگەی لە خۆی بێ تەنەزول نەکا بۆ پۆستەکەی تەنەزول نەکا بۆ پارەکەی بەڵکو کەسایەتێکی بەرز بێت لە ڕووی دەرونیەوە بۆیە ینی پیرۆزی پێغەمبەران لە کردەوەکانیانەوە لە بڵاوکردنەوەی فکری جوانەوەیە لە خزمەتکردنی ئینسانەکانی دەوروبەریانەوە لە دامەزرانی عەدالەتەوەیە ینی گەورەی و پیرۆزی ئەوان کە ئێمە شتێک لە لای ئێمە پیرۆز کراوە ڕەمەزان پیرۆز کراوە واقعەکەی دیارە یعنی دیارەکە ئەم مانگە کاریگەری چەندێک زۆرە لەسەر خەڵک بە تایبەتی ئەم ڕەمەزانی ئەمساڵ ینی هەموو دەستگاکانی سۆشیال میدیا شایەتن لەسەرەوە بۆیە ینی بەڕاستی ئەم پیرۆزیانە بگەڕێتەوە بۆ قورئان دەستورێکی دایمی مسلمانانە ینی قورئان ئێستا وای لێ هاتووە خەڵک لە وڵاتان کە دیراسەیەەکە بەبێ بینینی مسلمانیش ئیمانی پێێنێ بۆ ئیمانی خەڵکێک ئەگەر لە ئێمە پێویستی بە لجوئێکە بێ بۆی بێ بە دینێکی تر یا بێ بە بەرنامەیەکی تر خەڵک لە وڵاتان ئامادەیە واز لە پۆست و هەموو ئەو ئیمتیازاتانی کە زۆر بە شاماشت بەوەدا ئێستا هاتیینە سەر قورئان لە دوای با بڵین لە قورئانەوە بۆ پیرۆزیەکانی ترکە هەندێکیان ئاماژە پێدەین بۆ منە قورئان کەلامی خوایە باشە ئاەتە پیرۆزەکان
خەڵکانێک هاتوون بەم قورئانە پیرۆزە و پیرۆزیەکانی ترکە لە داهاتوان دەیکیان ناو ئەهێنین دەڵێن زۆر باشە پیرۆزە ئێمە قسەمان لەسرە مۆزوع نییە بەڵام ئەم پیرۆزیە ناکاتە ئەوەی کە شیفا دەربێ شیفا بێ ئێوە چۆن پیرۆزبوون و شیفا بوون تەفسیرەکەن ئایا دووشتی جیاوازن یا کامیان حقیقەتە فعلا پیرۆزە و شیفایە یان تەنها پیرۆزە و شیفا نییە دیارە هەندێک شتێ لە قورئانە خوای گەورە کە بە پیرۆزی باسی کردووە باسی شیفاکەی نەکردووە بەڵێ بڵێ ئەو شتە شیفایە تۆ بێنی گڵی مەکە کۆکەیتەوە هەنێ یا بەردی دوای ئەوە دێنە سەر با باسی ئاەتەکان مەسەلەی ئاەتەکانی قورئانی پیرۆز وەکو خوای گەورە خۆی لە چەند ئاەتێکە باسی کردووە وننزل من القرآن ما هو شفاء وهروها لە هەمان کاتە لە ئاەتێکی تری کە فەرمێ شفاء للناس بەڵێ و هەندێک شتی شەیەکە لەناو قورئانە خۆی باسی کردەوە وەکو شتە بڵێن ئەوانەی کە لە دەوروبەرمانە هەن وەکو هەنگوین و ئەوانە وشەی شیفا وەکو وتم ئەو دکتۆرە بەڕێزە جوان ڕوونی کردەوە لە دوای ئەو بەرنامەیانی کە پێشکەش کرا کە شیفا جیاوازە لە دەوا ینی قەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆشیە دەوایی بەکارهێناوە فەرموویەتی تەداو عیباد الله بە دوای دەرمانە بگەڕێ بەڵام شیفا بریتیە لە چۆن تێبگەین لەم جیاوازیە لە نێوان شیفا و دەوا هاوڵاتیەک مسلمانێک چۆن تێبگە شیفا شتێکە تەنها خوای دات بەڵێ تێگەی و تەنها خوا سەرچاوەکانی شیفا ئەتوانێت دیاری بکە بەڵام ئێمە وەکو بەشەر ئەمرمان پێکراوە بە دوای دەوا ئابگەڕێ دەوا ئیش ڕێگەیەکە لە ئەم ئەمرش کە پێمان کراوە ڕێگەیەکە خوای گەورە خۆی پیشانی داین بەڵام ئێوە دەوا لە پێناوی شیفایە بەکارهێنی بەڵام زای خۆ بەواقعیش بینیمانە هەتایەتی لەم سەردەمەیە کە دکتۆر زۆر بووە وانە بینیمانە کە دەوا جاری وایە نەک شیفا نەبووە وە لە هەموو دەوائیشە باسی زەرەرەکانی ئەم دەوائیتیایە بەڵام شیفا جیاوازەکەی لەوایە کە یەکەم ئێمە بیر و باوەڕیشمان وایە مامۆستا تۆ دەوا بەکارێنی وەکو هۆکارێک چاوەڕێ شیفا لەخواکە ئەنی ئێمە حتا ئەو شتانش کە خوای گەورە فەرمێتی شیفا بەتایەتی قورئان بالضبط یعنی لە واقعا دەوری بینیوە بەڵام مەرج نییە هەر کەسێ قورئانی بەسەرا خوێنرا یەکسەر چاک بێتەوە چونکە ئەمە دووشتی جیاوازە یعنی شیفا وەکو وتمان خوای گەورە ئەیدا ئەکرێ ئەم ئینسانە خوای گەورە بەم نەخۆشی تاقی کاتەوە وەکو پێغەمبەرێکی تاقی کردوێتەوە وانە نیشانەی ئەوەش نییە کە خوا ڕقی لەم کەسەیە بەڵکو ئەکرێ وەکو زانایەگە فەرمێت چەندە دڵم خۆشە بە نوێژ و عیبادەتەکانم ئەو نەش دڵم خۆشە بە مەسائب و نەخۆشیەکان ینی ئەم دووشتە ئەکرێ هەردووکی ڕێگەی بچوونە بەهەش بێ و دنیای خوای گەورەش کە ئەم دنیای دروست کردووە هەموو شتەکانە پیشانەدا نمونونەکانە پیشان دەدا کەسێک بەهۆی سەبرەوە چێتە بەهشتەوە سەبر لەسەر شیفا کەسێکیش بەهۆی سەلاتەوە چێتە بەهشتەوە کەسێک بەهۆی سیلەی ڕەحمەوە کە ئەویش ینی ئەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی سیلەی ڕەحم یەکێکە لە هۆکارە سەدەقە یەکێکە لە هۆکارەکانی شیفا وانە ئەگەر سەیەکی سەدەقە چ شیفایەکی تایە بەس تو خەڵکی فەقیر دوعا بۆکە دوعا خۆی شیفایە لەبەرەوە ینی ئەو شتانەی کە ئێمە هەمانە وەکو شیفا فعلا واقعا دەوری هەبووە بەڵام ئایا بڵێ ئەمە بۆ هەموو کەسێ وەکو یەک وایە نەخێر ئایا ئەمە جێگەی دەرمانەگرێتەوە نەخێر چکە دەرمانیش خۆی بەشێکە لە شیفا دەرمانیش خۆی بەشێکە لە شیفا شتێکی گەورەترێکە ئەکرێ کۆمەڵە شت بێتە ناو شیفاوە کە معنەوی ینی مادیش نین وەکو دەرمان باشە دوعاە وەکووتمان ئاوی زەمزەمە وەکووتمان قورئانە بەڵام دەرمانیش یەکێکە لە شیفاکان ئینسانی مسلمان ئەمری پێکراوە بەکاری بێنێ بۆیە نابێ ینی مسلمان سەری لێ تێکچێت لە بینی ئەم دووشتەیە و نابێ ئینسانە خوێنەوارەکان سەر لە خەڵک تێک بن ینی خۆشیان لە کاتێکە ئێمە دەیان دکتۆرمان هەیە خۆیان اعترافیان کردووە حتا لە سۆشیال میدیایە کە چەندین نەخۆشی زۆر قورسمان هەبووە بەهۆی چوونی بۆ مەکە و خواردنەوەی لەو ئاوەخوای گەورە شیفای داوە بە فەحس و بە یعنی بە تێستەکانی خۆیان ئەوە نەبێ بڵێ بە هەروەها بە قسەی سەرزارێکی کە هاتوۆتەوە تێستیان بۆ کرۆ فەرقی کردووە ئینسانە بۆیە ئینسانی مسلمان جاری وایە هیممەت بەرزی خۆی بەشێکە لە شیفاوێتەوە دەوا و دەرمانش کە بەکارێنی پێویستت بە باوەڕێکی پتەوە لە بەکارهێنانیان ئەم باوەڕە پتەوە ئەشێ سەرچاوەکەی
عقیدە بێ دین بێ سوزان وانە بالضبط. ئەوانە ببنە سەرچاوی و هۆکارێکی سەرەکی بۆ وەرگرتنی شیفا. شیفا. مامۆستا من جەنابەت ئیزافەت چییە لە بابەتی قورئان بە تایبەت کە ئەکرێ ئێمە هەموەکو پیرۆز هەموەکو شیفا سێری بکەین؟ وڵا گومانی تیانە لای هەموو تاکێکی مسلمان قورئان لەبەرەوەی صیفەتی ئەزەلی خوای پەروەردگارە کەوەکو مامۆستا ئاماژەی پێکرد لە سوورەتی ئیسرا کە دەفەرمێ وەنونەزیل من القورئان ما هو شفاء ئەو مینی جنسە عولەما فەرمون مینی تەبعیض نییە. قورئان بە هەمووی لەم سەری تا ئەو پەڕی هەمووی شیفایە، هەمووی شیفای تایە. بەڵام وەکو مامۆستا ئاماژەی پێکرد شیفاکان پێویست بە ئەسبابەکە لە دنیای بیگریتە بەر ئەسبابەکان. سبب بەشێکە جاری وایە لە شیفا، بەڵام شیفاکە عامە. قورئان هەمووی شیفایە. ئیتر ئایا شیفا لایەنە معنەویەکەی بێ یا لایەنە جەسەدیەکەی بێ بە هەمووی چونکە ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ من لەم یەشفیه القورئان فلا شیفاء له. ئەزانی مامۆستا ئێمە جۆرێک لە سیستەمی بەرگریمان هەیە لەش ئەمە بۆ ئەکادیمیە بەڕێز و دکتۆرە بەڕێزەکان بەجێ هێڵێ. بەڵام بیستومانە کە ئەوانیش باسیەکەن سیستەمی بەرگریە بەرپرسیارە لەوەی کە توانای بگەڕێنێتەوە و دژی ئەو تەنە نامۆیانی کە چونەتە جەستەوە بوەستێتەوە. وەرگریش هەندێک کاریگەری لە دەرەوەی خۆی لەسەر بەهێز ئەکرێم مفرەدە ئاینیانە ببنەوەی بەهێزکردنی ئەم سیستەمە بەرگریە لە لەشی مرۆڤ و زۆر جار هۆکار و یارمەتی دەرەکی. بەڵام مامۆستا ئێمە بێ ئەمە ڕاستە پۆلێنی بالفعل وایە، بەڵام ئەبێ پۆلێنی دەستبردن بۆ شیفاکان بەوە بکەین بەچی جیای بکەینەوە. ئایا چێ لەسەر دینێکی سەحیح و عەقیدەیەکی دامەزرا و ڕێکوپێکە؟ ئەمە ئەساسە. بەوە ئەبێ دین ئێمە پێوەرەکە ئەمەیە، حەق لەگەڵ باتیلا کۆ نابێتەوە. دینداری حەق لەگەڵ پەرستشی ناحەقا کۆ نابێتەوە. ئێمە کە شەرع ئەفەرمێ ئەم شتە پیرۆزە و دەسی بۆ بەرەو کە وەکو شیفایەکە سەبەبێکە وەکو شیفا بەکاری ئەهێنی، دەقێکمان هەیە، بەڵگەیەکمان هەیە، بەڵام ئەوی تر لە ڕوانگەی هەوەس و ئارەزواتی خۆی و دەسی بۆ باو بە بیر و باوەڕی خۆی بەهینی ئەزانێ ئەینا وەکو دەق و بەڵگەی پێ نییە، لەوانەیە ئیجتیهادات بێ. بۆی سە بۆ نمونە خەڵکێک لەوانەیە ئەوە بکاتە مەسەلەن پێوەەر بڵێ ئەکرێ کراسەکە یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکی تریش ئەمە تاقی بکاتەوە ئەجازە و تایبەت بووە بە پێغەمبەران عەلەیهیمۇ سەڵات وەسەلام. بۆ هەموو کەس نییە تایبەت بووە. یان کەسێک بێ بڵێ هەموو خورمایەک هەموو ئاوێک نا ئەمە ئێمە وەکو باسمان کرد ئەبێ ئەوە شتەکان بە جۆرەی دەق جیاوازەکەینەوە و کاتێک پیرۆزیەکان بە پیرۆز ئەزانین کە دینداریەکی پیرۆزی لە پاڵا بکرێ کەواتە ئەم هێزیان لەکوێوە وەرگرتووە بۆ نمونە ئێمە بینە سەر ئەسڵی بەشێک لە ئەسڵی مەبەستەکەمان مامۆستای بەڕێز ئێمەش بابەت گەلێکی پیرۆزمان هەیە لە خاکی مەکەی پیرۆز مەدینەی پیرۆز بۆ نموناوی زەمزەم کابەی پیرۆز بەردە ڕەشەکە بۆ نمونە ئەمانە خاچی مەدینە مزگەوتی پێغەمبەر ئەمانە پیرۆزیەکیان لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە وەرگرتووە. ئەم هێزەیان چۆن پێدراوە و ئەو تایبەتمەندیە چییە؟ ئایا ئەکرێ وەکو هەم پیرۆز و هەم شیفا سەیریان بکەین ئینسانی مسلمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەیە بکە بە تایبەتەوانی کە سەردانی ئەو شوێنە پیرۆزانە ئەکەن یان هەر لە دوورەوە عەقیدەیان هەیە؟ بەڵێ خۆی ئەمە دوو لایەنی هەیە. لایەنێکیان بەجێ هێڵین بۆ خەڵکی پسپۆڕی خۆی لە بوارە زانستیەکەی کە لە ڕێگەی بحوثات و لە ڕێگەی بەدواداچوون و لە ڕێگەی تاقیکەگانەوە مەسەلەن ئەو تاقیکە و بەدواداچوونەی کەوا ئەوان کردویانە ئەوان لایەنە زانستیەکەیان ڕوون کردوتەوە پێشکەش بێ بەوان. بەڵام ئەوەی تر کە گرینگە بۆ ئێمە لایەنە تەعەبودی و ئیمانیەکەیە ئاینەکەیەتی کە ئێمە کە مادام شتێک کە دەقی قورئانی لەسەر بوو ئەبێ بڵێن سەمیع پێویستان بەوە نییە چاوەڕێی تاقیگەکان پێویستمان بەوە نییە حتا لایەنی حکمەتیشی بۆ ئێمە ڕوون دیار بیا دیار نەبێ. چونکە ئەسڵی مسلمانێتی ئیسلامەتی چییە؟ هو الاستسلام والانقياد والتذلل والخضوع والخشوع كاملة لله. تۆ کە مادام مسلمانی
کە ناوی مسلمانی لە خۆت ناوە بەڕاستی ئەبێت تەسلیم بیت. بەڵام ئەگەر شتە واقعیەکانیشت بە بەرچاو کەوت ئەمە زیاتر تەأکید دەکاتەوە لەسەر گرنگی ئەو پیرۆزیانە و گرنگی ئەوە کە ئەم شتە هەمانە بەڵگەی واقعیمان هەیە لەسەر ئەو مەوزوعانە جەنابی مامۆستا هەیە کە بەڵگەی ئەوە بن کە ئەمانە خەڵکێکی نەخۆشیان شیفا داوە بەوەی کە عەقیدەی پێی هەبووە کە بە پیرۆزی زانیوە کە بەکاری هێناوە. تەأکید خەڵکی زۆر هەبووە لە سەردەمی کۆن و لە سەردەمی تازەی شایسە بۆ نمونە مامۆستاش نمونەیەکمان بۆ حازر کە تا مامۆستا سیامەن تەواوە بێت. یعنی ئێستا ئەوە سەلمێنراوە لە مەسائلی مەسەلەن ئاوی زەمزەم، ئەوە حقیقەتێکی واقعیە. ئەمانە خەڵکەمی بە چاوی خۆی بینێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طعام طعم وشفاء سقم، یعنی بەڕاستی تۆ ئەم ئاوە کە ئەی خۆیتەوە لە برێتی وەکو مغەزی، یعنی مەشتێکی واقعیە لە ناو یعنی ئێمە هەرگیز ناتوانین وەکو ئاوێکی یاسایی سەیری بە حەیاتی ناتوانانی، چونکە بۆ ئاوی زەمزەم ئاوێکی تایبەتمەندە و بۆ بە دەقی نەسی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەطهر ماء على وجه الأرض طعام طعم وشفاء سقم. یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جا حتى لە ڕووی علمیشەوە مامۆستا سەلمێنراوە، یعنی سبحان الله هەموو ئاوێک لەم سەرکەونەیە بە لەحزە کە ئەگۆڕێ کۆدێکی ئەم کۆدا ڕوا کۆدێکی تر دێت. سبحان الله ئیلا ئاوی زەمزەم نەبێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە کە ئەفەرمێ بە هەر نیەتێکەوە بخورێتەوە ئینشەڵڵا خوای گەورە بە جۆری ئەو نیەتە لەگەڵ ئەو ئینسانەیە مامەڵی لەگەڵاکات. ئەوانە نمونەی واقعیە، ینی سەحابە تابعین نمونەمان هەیە. مەسەلەن خەڵکێک کە بە نیەتی شفا خواردوێتی کە خوای گەورە عیلم و زانست و زانیاری پێبەخشێ، خوای گەورە عیلم و زانست و زانیاری پێبەخشیوە. هەیە ئەفەرمێ بە نیەتی ئەوەی کەوا خوای گەورە زەواجی بۆ ئاسان کە زەواجی بۆ ئاسان کردووە، شیفای نەخۆشی بە شیفای نەخۆشی بدا شیفای بۆ ناردووە. ئەمانە مەسائلێکی تەعەبودی. مامۆستای بەڕێز جەناب ئیزاف قسەت چییە لەسەر بەتایبەتی ئەوانەی کە ناومان هێنان لە مەککە و مەدینەی پیرۆز، ئاوی زەمزەم و ئەو بەردەڕەشە و خورمایانە و ئەوانە کۆمەڵێک پیرۆزیمان هەیە، ئینسانی موسڵمان چۆن لێیان بڕوانێت؟ تەنها وەکو پیرۆزی یان ئەکرێ سوزانم شیفاشیان لێ وەربگیرێ؟ خۆی شیفا گەورەیەکەی لەوایە، ینی وەکو ئەوترێ هینی نییە، مزاعفاتی نییە. گەورەی شیفا لەویایە مزاعفاتی نییە، وەکو دەوا هەرچەنە لە سروشتیش بێ. ئێستا تۆ لە سوشیال میدیا بینی پێ دەڵێن کاکە فڵان شت ئاو نەبەسوودە ئەو نەبەسوودە ئەمە قازانجەکانێتە و ئەم هەموو نەخۆشیە لابە. بەڵام ئەگەر میقدارەکەی نەزانی، ئەگەر بە پێی پێویست بەکاری نێنێ فعلن ئەو شتە جاری وای لەوە چێ زەرەر لێبە کە گەورەترینیان ڕشکەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەموو شتێک چارەسەرەکە مردن نەبێ وایە. بەڵام دەی لەگەڵەوەدا تۆ لە حەدی خۆی زیاتر بیخۆ زەرەر لێدە، چونکە خوا هەموو شتێکی لەم کەونایە کە دروستکەوە بە میقدار دروستی کردووە، هەموو شتێکی کە داناوە بە میقدار دایناوە. بۆی بەڵام شیفا گەورەیەکەی لەوایە ئینسان تووشی مزاعفات ناکە. باشە ئەو کەسانی کە تۆ ئیبینیاڵە کاکە چەندێ ئاوی زەمزەمە خۆی بیخۆ بەس مەی خەرەبری حەبی گورجفیلەکە و یا حەبی زەختەکە. فعلا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئاوی زەمزەمیشی خواردووە، حیجامەشی کردو وایە، یعنی دەرمانیشی بەکارهێناوە. بەڵام ئەی پێچەوانەکەی مەسەلەن ئەکرێ بە تەواوی شیفای لێدا بڕنی مامۆستا؟ ئێمە نایکەینە بەدیلی دەوا بە هیچ شێوەیە، بەڵام ئەشکرێن لەم لاوە مەسەلەن بە پێچەوانەوە بڵێن هیچ شیفایەکیشی نییە. بە پێچەوانەوە ئەوە پەیوەندی بە ئیمانی ئینسانەکەەوە ناڵێن. خۆی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم شتانی بۆ ئێمە ڕوون کردوێتەوە لەبەرەوەی ئەمە کۆمەڵێ زانیاری ئینسان سەرچاوەکانی زانیاری دوو سێشتە. یەکێکیان هەستەکانیەتی، دووهەم عەقڵیەتی. ئێستا هەستی زانیاری دنیا هەیە لەم دوانەیە کۆبێتەوە، بەڵام هەندێک زانیاری تر هەیە وحی بۆ دێنێ تۆ بەهین پێی ناگەیت. بۆ نمونە 100 ساڵ لەمەوە پێش خەڵک ئەو زانیاریانەی هەبوو لەسەر ئاوی زەمزەم لە ڕووی تەندروستی و کە ئێوە هیچ ڕووداوێکتان خوێندۆتەوە یا بەرچاوتان کەوتووە یان بۆتان باس کراوە کە واقعان بوونەتە شیفا، واقعان کاریگەریان هەبووە؟ نەک ڕووداوێت لەوە چ ئەگەر یعنی ئەگەر ئێستا مەجای بەرنامەکە چەند بەرنامەیە وایە، ئێمە چەندین ڤیدیۆمان بۆ ئەهێنان تێگەی لە خەڵکی کوردستان و لە دەروی کوردستانیش کە خۆی گەورە ئەوەی کردووەتە شیفای نەک بە قسەش بەڵکو بە تێستی مختەبەرەکانیش
کە ئەو کەسە ڕێژەی ئەو نەخۆشیەی ئاوا بەرەوچاکی ڕۆشتۆ یاخود سفر بووتەوە. بەڵام وەکو وتمان خۆی دەوایش بەشێکە لە عیلاج. ینی خۆخوای گەورە نەیفەرمووە کە یا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئاوی زەمزەم خواردەوە ئیتر تۆ هیچ شتێکی تر بەکارمێنە. بەڵام تۆ وەکو جەناب فەرمووی لایەنە دەرونیەکە زۆر مهمە. ئێستا حتا لە ئەوروپایە ینی چەندین کەس بە منی وتۆدێری کابرا کە ئەچێ بۆ لای دکتۆر پێش هەمووشتە لێ پرسێ قەلەقنیت خەفەتن یا مەژاکی ینی چونکە لایەنە دەرونیەکە ڕێک لایەنە جەستەکەش تێگەیە. جەنابت فەرموود ئەو شیفایە لایەنە دەرونیەکەت بۆ زەبتەکە. ئینسان کە لایەنی دەرونیەوە بەهێز بوو وەکو دکتۆرەیەکی ئەمریکیەڵێ ئینسان خوای گەورە هەر لە لەشی خۆیان دەرمانی دروست کردووە. لەشی خۆی ئینسان ئەو نیزامی دیفاعی کە هەیەی خۆی دەرمان ئەدا بە لاشەکە. بەڵام مهمەوەی ئینسان دووشتی هەبێت. یەکەم باوەڕی بەو شتە هەبێت، یەکسەر نەترسێ و لەرز بیگرێ. دوو هەمیش سەبری هەبێت. مەجای بەرنامەکەمان کەمێکی ماوەی تەنها شتێکی تر هەیە خۆی ئەم بابەتانە زۆر ینی زۆرن و مەجای زۆری بەرنامەکەی زۆر بووتە شەڵات شاءالله بزانین ئەگە دەرفەتی تر هەبوو پێویستی کرد لە خزمەتتانە هەبین. بابەتێکی تر کە بە پێویستی ئەزانم بە کورتیش بێ قسەی لێ بکەین بابەتی خوداپۆشین و نیقاب و ئەو واجبە دینیەیە کە تایبەتە بە توێژی یافرەتان کە خۆیان داپۆشن تر پەچە و نیقاب و ئەوەیە یان حیجابەکەیە بەگشتی و سەرپۆش. ئەمە تا چەند پیرۆزە لایەنی پیرۆزی ئیسلام مەمسا سیامەد و پێویستە ئەم پیرۆزیەش بەرز ڕابگیری. جوانە وەڵاهی مامۆستای خۆشەویست ئەوە معلومی هەموو لایەکمانە مەسائلی خۆداپۆشین و حیجاب و ئەو شەعائیرە دینیانە یەکێکە لە پرۆسەی بڵێن بەندایەتی بۆ خوای پەروەردگار. مسلمان کە کاتێک باسی ئەومان کردوتمان مسلمان کە ناوخۆی ناو مسلمان بەڕاستی ئەبێت تەسلیم بێ بە هەموو داخوازیەکانی شەرعی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وەخوای پەروەردگاریش کە ئەم داخوازیانەی هەیە لە ئینسانە طبعاً خۆ هیچ پێویستیشی بەوانە نییە. خوای پەروەردگار خۆی دەوڵەمەندە، خوای پەروەردگار خۆی غەنیە، خوای گەور پەروەردگار خۆی حەمیدە، نە پێویستی بە خۆداپۆشینی ئێمە هەیە، نە پێویستی بە عیبادەتی ئێمە هەیە. هەموو ئەم شتانە کە خوای پەروەردگار دایناوە بۆ بەرژەوەندی ئینسانەکان خۆیانە لە ژیانی دنیایاندا کە خوای پەروەردگار وای پێ باشە. ئەمە یەکەمین شت لە مەسلحەتی خۆمانە. دووهەمین ئیمانی تۆ ئەسەلمێنێ. ئایا تۆ چەندێ بەدەم بانگەوازی خوای پەروەردگارەوە چووی؟ طبعاً ئێستا تۆ کەسێک کە نوێژێکەکە دوو کەس بێنە کە نوێژ ئەکەن، یەکێکیان بە پەلەپەلەی کا و هیچ خشوع و ڕکوع و ئەمانەی تیانە لە نوێژەکەیە، یەکێکی تریش دێ بە خشوع و بە ڕکوع و بە ئیتمئینانەوە نوێژەکەیەکە بە ڕێکوپێکی. ئایا ئەم دوانە خۆڕاستە لە واقعا هەردووکیان نوێژیان کردووە، بەڵام کامی تەواوە؟ ئەوەی بە تەئکید ئەوەی کەوا کە خوا فەرمی قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. بۆیە ئەو مسلمانەیش ئەقدەمترە و لە پێشترە لای خوای پەروەردگار لە شەرعی خوایە کە زیاتر پابند و ئیلتیزامی هەیە بە دینی خوای پەروەردگارەوە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، کەواتە سەرچاوەی پیرۆزی حیجاب لای ئێمەی مسلمان دیسانەوە گەڕێتەوە بۆ عەقیدە، مەسائیلی عەقیدەیە. بۆیە ئەو خەڵکانەی کە دوژمنانی دین کە دائیمەن بە دوو چەکی کاریگەر لە ئیسلامیان داوە، ئەویش بریتیە لە شوبوهات لەگەڵ شەهەوات. لە ڕێگەی شوبوهاتەوە ڕێگە شتمان بۆ دروستەکەن کاکە جلوبەرگ چی عیلاقەی بە دینداری و تاعەت و عیبادەتەوە هەیە؟ سیما چۆن کە چی عیلاقەی بە دینداری و خوای پەروەردگار کە پێغەمبەری ڕەوانە کردووە صلی الله علیه وسلم پاش تەوحید یەکەم جار داوایشی لێکات یا ئەیها المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر. دوای تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگار داوای لیباس پۆشینمان لێکات کە ئەم لیباسە ئەبێت جوان بێ و ڕێک و پێک بێت و لەسەر ئەو شکڵ شێوازە مسلمانە بێ. مامۆستا عەبدولهادی دواوتەی جەنابەت بە گشتی و بە تایبەت لەسەر حیجاب و باڵاپۆشی و نیقاب و تێکەڵی ئەوەشی کە کەسێک بیەوێت لەم پیرۆزیانەی ئێمە بدا چۆن ئاگاداریەکەنەوە؟ دیارە پیرۆزیەکانی ئیسلام وەکو وتم لە بەرۆی لە دینەکەەوە سەرچاوی گرتووە
کاتی مامۆسایەک زۆر بە سادەیی بۆ خەڵکی باسەکات، کۆمەڵێ گەنجی جوان، کۆمەڵی ڕێکخراوی بەڕێز هەڵەستن ئافرەتان بانگێشت دەکەن بۆ ئەوەی کە کێ بە ئارەزووی خۆی بە ئارەزوومەندانە ببێ ئەوەی هیچ ڕێکخراوێ هیچ مامۆستایەک کاریگەری لەسەری هەبوو بێ، ینی کاریگەری بەڵێ مەبەستمەوەیە پاڵەپەستۆی لەسەری هەبوو بێ، ئەم کەسە لە چی کردووە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمە فەرمودەیەکی خوایە لەگەڵ ئەم هەموو شوبوهاتی کە دروست دەکرێت لەسەر حیجاب، لەگەڵەوەی کە خەڵکێک ئەیان و کاکە دنیا تا پێشکەوێ خەڵک واز زیاتر لە دینێنێ ڕێژەکە عکس بۆتەوە نێست ئێستا عکس بۆ خەڵک لەگەڵ پێشکەوتنا حەزی لە دینە، لەگەڵ ئەم هەموو ئاڵۆزەیە حەزی لە ئیسراحەتە، بالضبط لەگەڵ ئازادیە ئینسان دینداری زیاترەکە، لەگەڵ یعنی کرانەوەیە ئینسان ئەتوانێت دینێکی جوان با بەڕێوە، کەواتە ئەمانە هەمووی سەلماندوێتی بەڕاستی دین هێزێکی خواییە لەگە سروشتی ئینسانە ڕێک هاوتایە، ئافرەتێک ئامادەیە 30 ساڵ ڕوود بۆ ئێستا واز هێنێ فعلا ئیسراحەت و خۆشی خۆی لەو حیجابە بینێ، ئەو شتانی کە خوا دیاری کردووە ینی گەورەی خۆی لەوە ئەبینێ، ینی بۆی دەرکەوتووە تۆ لە کام مجتەمەعی زۆر پێشکەوتووە کام ئافرەتەی کە زیاتر خۆی ڕوتەکاتەوە سیرەکەی سوگە بێت لە چاری گەورە بێت، بەڵام بەعکسەوە ینی لە ئیسلامە ئافرەتێک کە خۆی داپۆشێ ڕێز پێیاکە گەورەی پێ، ینی ئافرەتێکی ئەوروپی چ زەختێکی لەسەر حیجابەکە بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله، ئافرەتێکی سینی و یابانی چه زەختێکی لەسەرە، بە تایبەتی ئێستا کە مسلمانان ضعفن لە جیهانە، لەبەرەوە ئەمە هەمووی بەڵگەیە لەسەرەوەی هێزی قورئان و هێزی ئەمرەکانی خوا جل فەرمانەکانی خوا یەکێک لەوانە حیجابە هێزێکی سروشتیە لەگەڵ ناخی مرۆڤایە، پەیوەندی بەوە نییە تۆ ینی بڵێ وەڵا کاکە ئەمە ئینسان بە جلوبەرگ نییە، چۆن بە جلوبەرگ نییە دەتۆ کاکە بە دکتۆری بە کراسی شەڕواڵێکەوە پسێ بۆ دایرە پسێ بۆین ینی بەشەکەل لە ئەتەکێت جلوبەرگ ئێمەش بەشەکەل زینەی سپاس مامۆستایانی بەڕێز بەداخەوە ینی کاتەکەمان هەرەوەندەیە ئینشاڵڵا ئەگەر دەرفەت هەبوو پێویستی کرد دیدارەکەمان ساز دەکەینەوە گەرنا لێرە کۆتایی بەم دیدارە تایبەتە هێنین بەڕێزان مامۆستا عەبدولهادی عەبدوللەتیف زانایانی و مامۆستا سیامەند ئەحمەد ڕەشید زانایانی لەگەڵمان بوون، زۆر سپاسیانەکەن ماندوومان کردن، سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوەش بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بینەرە بیسەرانی عەزیز، تا دەرفەتێکی تر پێشگەینەوە هەمووتان بە خوای گەورە و مەزن ئەسپێرین لە شادیان بشین.